لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك. وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی تیر و پشتی بۆ ناوی حاجیانی هەرێمی کوردستان ئەنجامدا. لە تیر و پشکەکەدا لە کۆی 72,202 هاوڵاتی نزیکەی 4,400 کەس ناویان بۆ پرۆسەی حەج دەرچوو. بەڕێوەبەری گشتی حەج و عومرە لە هەرێمی کوردستان ڕای دەگەنێت پشتی سەرەکی هەرێمی کوردستان 4,880 کەسە، بەڵام ئەوەی دیکە پشتی خانەوادەی شەهیدان و لێژنە ئیداریەکانە. ئەو ناوانێک کە مابوونەوە لە 2017 کە تۆمارکراب 72,202 کەس بوون. ئەم ساڵ تیر و پشتی بۆ حەج ئەمڕۆ ئەنجام درا بە لە پێشچاوی هەموو کامێراکان بڕێگەیەکی شەفاف ئامادەبوونی گشت نوێنەرەکان 4,469 کەس هەڵدەبژێردرێ یان 4,359 کەس ئەوی تر دەبینێتەوە بۆ پشتی شەهیدان ئەو حەملەدارەکان و لیژنە ئیداریەکانە و هەر بۆ ئەو ساڵیش دەکرێت تەنها بۆ ئەو ساڵەیە هیچی تر نییە و ساڵی تر لەوانەیە بە ئالیەتێکی تر هەم ناو تۆمار دەکرێت و هەم تیر و پشتی تریش دەکرێت. ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بۆ هەر حاجیەک 4,200 دۆلاری وەرگرت، بەڵام لەبەر ئەوەی ئەمساڵ حکوومەتی سعودیان نرخی ڤیزەی لە خۆڕاییەوە کردووەتە 80 دۆلار، باجی لە 5% زیاد کردووە بۆ لە 7.5. بۆیە ئەمساڵ تێچووی حەج زیاد دەکات، بەڵام تا ئێستا دیار نییە کە چەند زیاد دەبێت. لەم هەفتەی و هەفتەی داهاتوو کە ڕێکارەکان تەواو دەست دەکرێت بە وردەوە دەست دەکرێت بە مامەڵەی حاجیان و دەربارەی نرخی حەجیش بۆ ئەمساڵ دەستەی باڵای حەجی عراقی بە نووسراوی فەرمی ئاراسی ئێمەی دەکات نرخی حەج لە سەتاسەری عراقدا وەکو یەک دەبێت، واتە لە هەرێمی کوردستان و لە عراق یەک نرخ دەبێت بۆ ئەنجامدانی فەریزەی حەج. ئامادەکاریەکان ئێستا لێژنەیەکی باڵا لە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی پێکاتوە. ئەو لێژنەیە لەم نزیکانە سەردانی وڵاتی عەرەبستان دەکات بۆ گرتنی شوێنی حەوانەوەی حاجیان لە نزیکترین شوێن، چونکە پار شوێنێکی یەکجار باشمان بۆ حاجیان دەستەبەر کرد بۆ ئەم ساڵش هەوڵ دەدەین. هەرچەندە تا ئێستا دیار نییە کە وەزارەتی ئەوقاف ئەم ساڵ بڕیا لەسەر حەجی بازرگانی دەدات وەکو ساڵانی پێشوو یان نا، بەڵام لەگەڵ ئەوەشدا لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی پەرلەمانی کوردستان داوایان لە وەزارەتی ئەوقاف کردووە ئەو شێوازە حەجە ڕابگرێت، چونکە ئەوان پێیان وایە گەندەڵی تێدا دەکرێت و چینایەتیش دروست دەکات. حەجە تیجاری ڕۆمان بوونینە وەکو VIPژ لێرێت سەردەریل گەلنەوەیدا گەرەنی یانە الحەجێ چ جوداهی نابەراوانە و حەجی عادی دانینە الگەلندێ ئەو مەبلەغێکی زێدەت دەتش بەرهەندێ ئەم الگەلندێ نینی نەفساڵە حەجە تیجاری هەر هەبێتن. ئەم ساڵ پشتی حاجیانی عێراق 36,690 هاوڵاتیە، لەو ژمارەشدا پشتی هەرێمی کوردستان 4,880 هاونیشتیمانیە. بە جۆرێک پارێزگای هەولێر 1,642 هاوڵاتی بەردەکەوێت و پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیانیشەوە 1,915 هاوڵاتی بەردەکەوێت. پارێزگای دۆهۆکیش 1,142 کەسی بەردەکەوێت. هاوکات بەپێی ئامارەکان خواز لەسەر حەج لە هەرێمی کوردستان و عێراق زۆر زیاد بووە، بۆیە بەرپرسانی عێراق داوایان لە بەرپرسانی سعودیا کردووە کە پشتیان بۆ زیاد بکرێت، بەڵام ئەوان تاوەکو ئێستا وەڵامی ئەو داواکاریەیان نەداوەتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئەسمانی پێم، هەولێر.